لەگەڵ هاتنی وەرزی هاوین و بەرزبوونەوەی پلەکانی گەرما پێدانی کارەبای نیشتیمانی لە سنووری گەرمیان بۆ 14 تا 16 کاتژمێر کەم دەبێتەوە. ئەمەش هاوڵاتیانی دووچاری گرفت کردووەتەوە. بەو پێیەی ناوچەی گەرمیان گەرمیەکی بەتینی هەیە و هاوڵاتیان بێبەش دەبن لە بەشێکی زۆری ئامێرەکانی فێنکەرەوە. لەگەڵ ئەوەشدا بەرزبوونەوەی نرخی هەر ئەمپێرێکی کارەبای مۆریدا لەم کاتە پڕقەیراناویەدا هێندەی تر هاوڵاتیانی نیگەران کردووە. کارەبای گەرمیان زۆر خراپە، زۆر نالەبارە. ئیمڕۆ ڕۆژێکی گەرمە و گەرمیان گەرمایە، وەکو وڵاتەکانی تر نییە، وەکو سەرۆ نییە، وەکو سوۆران و پێنجێن و منتیقانە نییە. ئێرە پێویستیەوە کارەبا زیاتر هەیە. داواکەین لە حکومەت بێتە هەنای ئەو خەڵکەوە. کارەبای ئەمپێر زۆر گرانە، زۆر ناخۆشە بۆ ئەو خەڵکە کە پارەی نییە، معاشی نییە، کەسابات وەدەسیوە نییە. ئەمپێرەکەش ئەوە نییە کە شتێک هەڵبسێنێت خەڵکە خۆی لەبەری فێنک بکاتەوە. ئیتر داواکەین لە حکومەت بێتە هەنای ئەو خەڵکەوە و چارەسەرێک بۆ ئەو خەڵکە بدۆزێتەوە. کارەبەکەمان باش لە هاوینە ئەوە ڕەمەزانی شەوە خۆم ئیمڕۆ جارە خاستن ئیمڕۆدام 4 سعات نەبووە. ئەمپێرەکەی گرانە، وەڵا ئەرەوڵا گرانە، بەس نازانین چەندە چه حالی نساتە. نەوەڵا ناتوانین ئەو پرسیە ئەمپێرمان ڕایکێشا بەخوای وایە 2 ئەمپێری مەجبورشە پارەکەیشی بدێت بڕوا بکەیت. گەرما ئەرەوەڵاوە گەرمە تابێژی خۆی ئەمە جارە لە حیوەتدا جارواتێنم نەختی گەرمە ناوم سەوزەگیە دانیشی لێرە. گرفتی زۆری دەژ بۆ دوکاندارەکان، چونکە جاروای من ناتوانێت وەکو پێی شتەکان بێرین، خراپە بن. پارێم بێرەوەیش پارێم بێرە لاوێنە عادەتی بەرزە بێتەوە. وتەبێژی بەڕێوەبرایەتی گشتی کارەبای گەرمیان هۆکاری کەمبوونەوەی کارەبای نیشتیمانی گەڕاندەوە بۆ زۆری خواست لەسەر کارەبا و ڕاشی گەیاند. لە ئێستادا پێویستیان بە 200 مێگاوات کارەبا هەیە تاوەکو بتوانن بەردەوام کارەبای نیشتیمانی بۆ هاوڵاتیان دەستەبەر بکەن. بەداخۆ ئێمە هەموو ساڵێک لە وەرزی گەرما ڕوبەڕووی ئەم گرفتە بینەوە. ئەویش بەهۆی ئەوەی پلەکانی گەرما لەم ناوچەیە بەرز ئەبێتەوە، خواست لەسەر سەرفی کارەبا زیاد ئەکا، هاوڵاتیان یعنی لە ڕادەیە بە دەرزۆر کارەبا سەرف ئەکەن. بۆیە ئەو بڕە کارەبای بۆمان دابین ئەکرێ بەڕاستی لە مانگەکانی ڕابردووە هەروەکو ئێستاە، بەڵام ئێستا بەشیەوە ناکە بتوانین بە کاتژمێرەکان زیاد بکەین. ئەو بڕە کاتژمێر ئێمە ئێستا کارەبا دابینەکەین تقریبا لە حدودی 14 بۆ 16 کاتژمێر کارەبای نیشتیمانی دابینەکەین. ئێمە 5.5 لەسەر ئاستی هەرمی کورسان وەرەگرین، واتە ئێستا لە حدودی 150 تا 120 تا 130 مێگا جار وایە کارەبا وەرەگرین، بەڵام لە حقیقەتە پێویستمان بە 200 مێگاوات کارەبا هەیە بۆ ئەوی بتوانین کارەبای نیشتیمانی بە 24 کاتژمێر دابین بکەین. کەمبوونەوەی پێدانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان لە کاتێکدایە بەرپرسانی باڵای حکومی و حزبی ئەم هەرێمە دەیان بەڵێنی بێکردار و قسەی بریقەداریان بە گوێی هاوڵاتیان داداوە لەسەر دابینکردنی کارەبای نیشتیمانی 24 کاتژمێری. لە پاڵ ئەوەشدا باسییان لەوەش کردووە کە لە توانایاندا هەیە بەرهەمێکی زۆری وزەی کارەبا هەناردەی وڵاتانی دەرەوەی کوردستان بکەن. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.